دیارە پردی تۆخۆ دێژێک لە پرۆژە استراتیژیەکانی پارێزگای هەڵەبجە حکوومەت هێرمی کوردستان و ئەنجومەنی وەزیران چ جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور چ جەنابی جێگری سەرۆکی حکوومەت کاک قوبات تاڵەبانی بەڕێوەداوە شارمەشانی پرۆژە استراتیژیەکانی پارێزگای هەولێر و سلێمانی و دۆک بۆ شاری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە پرۆژێکی استراتیژی جێبەجێ بکەن. ئێمە داوای دووشمان کردووە بەستنی پردی سازانە کە کەمتر لە نزیک بە 1 میلیارد دیناری تێچێ و پردی تۆخۆتە کە جادەی نێوان سەیتەرە ینی بازگەی هەڵەبجە ئەبەسێتەوە بە میرەدێ واتە لە هەڵەبجەوە بە 27 کیلۆمەتر دەچتە میرەدێ لەوێشەوە 20 کیلۆمەتر دەچیتە دەربەنی خان. هەڵەبجە بۆ دەربەنی خانەوێ بە 47 کیلۆمەتر کە ئەمە ڕێگەیەکی استراتیژیە بێ بۆ هەڵگۆڕی بازرگانی بە تایبەتی کە بازاڕچەی سازان بکرێتەوە یان ئەوەی کە لە تێڵۆ بیارەوە دێت. ئەم پردی تۆخۆتە دیزاینکی نوێی بۆ کراوە و با بڵین گۆڕانکاری تریتیا کراوە و پارەی زیاتری بۆ نین کراوە بڵین دابین کراوە. ئێمە پێمان وایە لە دوومانگی داهاتووە واتە ئەگەر باەندوبانی دەی هەشت بێ بۆ دەیدە حکوومەتی هەرێم پێش هەڵبژارنەکان دێت ئەو بردی بناغی ئەو پرۆژەیە لێدا لە پارێزگای هەڵەبجە. دیارە پرۆژەکە پرۆژێکی گرنگە بێ بۆ ینی تۆ ئەگەر تێبشی بۆ دەبەنی خان و ناوەڕاست و خواری عێراق ناچتە ناحی سیروان ناچتە قەزای هەڵەبجەی قەزای سەی سادەق قەزای با بڵین شارە زۆر و ناچتە ناحی زەڕایەن تۆ لێرەوە لە سەیتەرەی هەڵەبجەوە لە بازگەی هەڵەبجەوە بە 27 کیلۆمەتر ئەچتە میرەدێ و لێشەوە بە 20 کیلۆمەتر لە دەربەنی خانی. ئەمە یەک ئەمە بۆ هاوچۆی وڵاتیانێک بێ بۆ ناوەڕاست و خواری عێراق بڕە و ئەگەر ئێمە حرەکەیەکی بازرگانیمان لە بازاڕچەی سازان دانا بازاڕچەیەکمان کردەوە لە سازان و بە 14 کیلۆمەتر دێیت هەڵەبجە لە هەڵەبجە بە 27 بۆ میرەدێ لێشەوە بە 20 بۆ دەربەنی خان نزیک بە 670 کیلۆمەتر تۆ لەسەر پردی سازانەوە بار و کەلوپەل و حرەکەی توجاری خۆت ئەگەیەنی بە دەربەنی خان ئەتلێ بۆ گەرمیان و ناوەڕاست و خواری عێراقە کە ئەمە من پێم وایە کۆچی پێشوانە بۆ هەڵەبجەکان دروستەکات. ئێمە بازاڕچەی سازانمان هەبێ بەدەیان و سەداڵمان لە سلێمانی و شارەکانی تر دێنەوە ئێرە و کاتنەوە ئێرە حرەکەی با بڵین لە تەکسیە ئیشم باشە بێ لە چێشخانەکان لە چاخانە حتا لە ئوتێل حتا لە مانەوە سوتانی بنزین خواردن هەموو و کار ئاسانیەک بۆ هاوڵاتیانەکرێت کە دەستی کار زیاد بکە. بۆ هیوادارین ئەم پرۆژە استراتیژیەمان لە دوومانگی داهاتوە بێتە بواری جێبەجێکردن. کۆماری ئیسلامی ئێران لەسەر بازاڕچەی سازان کە چەند گرنگە ئەوانەوەنە بە تەنجیەوەن بکرێتەوە داوای تەنها موافقەتی حکوومەت هێرمیان کردووە چونکە هەم لە عێراق و هەم لە کۆماری ئیسلامی ئێران هەموو موافقەتەکانی تەواو بووە. ئێمە سەردانی پارێزگای کرماشانمان و پارێزگاری کرماشان بەڕێزی دووجار سەردانی لە ڕێی تێوەڵۆ بۆ لای ئێمە و لە ڕێی تێوەڵۆ بۆ بەمەوە بۆ بینینی حرەکاتی تیجاری لەگەڵمانە بوون. حکوومەتی هەرێم بۆ پردی سازان هەموو موافقەتێکی لە ساهشتاونەوەی تاو کردووە و تەمیلی مادی بۆ داناوە بۆ پردی تۆخڵ و جادەکە لە ساڵنەوە زیاتری کردووە. هیوادارین لە دوو مانگی داهاتوە بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە کە لەگەڵ ئەم کەیسا ماندووە سەردانی هەڵەبجە بکەن بۆ کردنەوە و ئیفتاحی ئەو پرۆژە استراتیژی.